بڕیارە لە ناوەڕاستی ئەم هەفتەیەدا وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی دانوستان و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر بودجە، موچە و شایستەدارایەکانی هەرێم سەردانی بەغدا بکات. بەپی زانیاریەکان وەفدەکەی حکوومەتی هەرێم هەمان ئەو وەفدە دەبێت کە لە ڕابردوودا چەند جارێکی تر سەردانی بەغدای کردووە. هەر بەپی زانیاریەکان بەرەو پێشچوونێکی باش لە گفتوگۆکانی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم هاتوۆتە ئاراوە و چاوەڕوان دەکرێت لەم سەردانەدا بگەن بە ڕێکەوتنی کۆتایی لەبارەی پرسەدارایەکانی نێوانیان. لە ناوەڕاستی مانگی نیسانی ئەم ساڵەوە لەلایەن ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بڕیارێک دەرچووە بە ڕاگررتنی بودجەی هەرێمی کوردستان و دواتریش وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر پرسەکانی بودجە، شایستەدارایەکانی هەرێم، نەوت، وزە، ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم و چەند پرسێکی دیکە سەردانی بەغدای کرد و لەگەڵ لێپرسراوانی باڵای حکوومەتی عێراق گفتوگۆ و دانوستانی کرد. تا ئێستا وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان 6 جار سەردانی بەغدای کردووە و لەسەر پرسی نەوت و غاز، بودجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان گفتوگۆی لەگەڵ وەفدی فیدراڵ ئەنجام داوە. پێشبینی دەکرێت لەم سەردانەدا بگەن بە ڕێکەوتنی کۆتایی لەبارەی پرسەدارایەکانی نێوانیان. حکوومەتی عێراق بڕینی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی بۆ ئەوە گەڕاندوێتەوە کە هەولێر پابەندی جێبەجێکردنی ڕێکەوتنی بودجەی ساڵی 2019 نەبووە کە دەبوو ڕۆژانە بڕی 250,000 بەرمیل نەوت تەسلیمی بەغدا بکە و لە ڕێگەی کۆمپانیای سۆماوە ئەو نەوتە هەناردە بکرێت. دو ئەو قەیرانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ لەسەر ئاستی جیهان سەری هەڵدا و بەهۆیەوە نرخی نەوت بە ڕێژێکی بەرچاو دابەزی، بۆ پێش عێراق و هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 90 داهاتەکانیان پشت بە هەناردەکردنی نەوت دەبەستێت، بۆیە حکوومەتی هەرێم و فیدراڵ تووشی کەمی نەختینە بوونەتەوە. بەپێی زانیاریەکان خەڵی ناکۆچی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان پرسی تەسلیمکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بوو بە بەغدا، چونکە هەرێمی کوردستان ڕەزامەندی نیشاندا بوو بە تەسلیمکردنی داهاتی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بە بەغدا. بەڵام بیانووی حکوومەتی فیدراڵ ئەوەیە کە ئێستا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان لەو ئاستەدانیە کە بتوانێت خەرجەکانی عێراق پڕ بکاتەوە، بۆیە حکوومەتی فیدراڵ داوای تەسلیمکردنی داهاتە نانەوتیەکانی هەرێم دەکات. لە بەرامبەریشدا هەرێم بۆ پابەندبوون بە داواکەی بەغداوە مەرجی پێدانی کۆی گشتی موچەی فەرمانبەران و شایستەدارایەکانی هەرێمی کوردستانی داناوە و پابەندبوونی خۆشی با درێژدان بە گفتوگۆکانی نێوان هەردوو لاوان نیشان داوە.